بۆ دڵنیایی هیچ دڵنیاییەک تو نەتوانێت لە هێزەکە سەربازی وەرگرە. ئەندامێکی نوێنەرایەتی کانتۆنەکانی ڕۆژاوا لە هەرێمی کوردستان وردەکاری لە یەک نزیکبوونەوەی هێزەکانی سووریای دیموکرات و سوپای سووریا بە نێوەندگیری رووسیا بۆ پەیام ئاشکرا دەکات و دەڵێت ئەوەی کەواژۆ کراوە ڕێکەوتن نییە و تەنها لێک تێگەیشتنێکی سەرەتایی و سەربازی و ناچاریە بۆ وەستاندنی جەنگ. فتحوڵڵا حوسێن ئەندامی نوێنەرایەتی کانتۆنەکانی ڕۆژاوا لە هەرێمی کوردستان وتیشی ئەگەر جەنگ وەستا و تەواوی سەربازە دیاریکراوەکانی سوپای سووریا لەسەر سنوورەکان جێگیر بوون، پاش 4 ڕۆژی دیکە شاندێکی باڵای سیاسی هێزەکانی سووریای دیموکرات بۆ گەشتنا ڕێکەوتنێکی درێژخایەن دەگەنە دیمەشقی پایتەخت و لەگەڵ گەورە بەرپرسانی حکوومەتی سووریا کۆ دەبنەوە. یا بەڕاستەمە لە تێگەشتنەکەی بە پەلەیە سەربازی تەنیایە ئەوژێ بە ناوێ بێنکاریە و سەرپەرشتیە هێزن سەربازی رووسی بوو قاعدە هەمێمیمی لەشکری رووسی لە ناو سووریا لێ تێگەشتنەکە پەلەیە بۆ ئەم بتوانی بن یەکسەر شەڕی تورکیا عێریشێن دەوڵەتە تورک لەسەر سینۆری سووریا بوەستینن تا ئێستا زیاتر لە 130,000 کەس پەنابەر بوونە ڕۆژانە بمبەباران و تۆباران سەر خەڵکی سیڤیل دەبێن لە قامشلۆ دەرباسیە سەرەکانی هەلگەرەی سپیل دێریک لە کۆبانێ لەبەر ئەوە ئەمە لێ تێگەشتنەکە بە پەلە ئێمە ئەتوانی بن تااقەتەنیا شەر بوەستینن. ئەم شەرە ئەگەر هات و وەستان ئێمە دوای 4 ڕۆژ لەگەڵ حکوومەتی دیمەش سەر ئاستەکی بالا دادنیشن و هەر ناو دیمەش پایتەختی سووریا دانیشن بۆ ئێمە جا ڕێکەفتنەکە سیاسی بینی هەردوو هێزی سەرەکی ناو سووریا بکەن کە ئەوژە هێزی حکوومەتە سووریایە و هێزە سووریا دیموکراتیکە ئەتوانی بسینۆر بپارێزن ناو شارەکان بپارێزن تا چارەسەریە سیاسی وفقە تەوافقی ناودەوڵەتی بێتە پێش. فتحوڵڵا حوسێنی باسی لە بڵاوبوونەوەی هێزەکانی سوپای سووریا لەسەر سنووری ناوچە کوردیەکان کرد و ژمارەشانی بەدە تا 15,000 سەرباز خەمڵات. هێزەکانی سوپای سووریای سەربرێژیم گشتنە شاری تلتەمر و دوای گشتنە شاری سەرەکانی ئیستاژی برێگاوانە بۆ شاری کۆبانێ و پێش ئەوژی لە شاری منبج بەلاوبوونەتەوە بەڵام چاوەڕێ دەکرد لە ئیستا تا چەند سەعاتێ دەهاتوو لەسەر سینۆر بینی دێرێک قامشلۆ دەرباسیە سەرەکانی لەوێ بەلاو بنەوە بینی 10,000 تا 15,000 لەشکری سووریان. ناوبرا و سوپاسی سەرجەم هێزا کوردیەکانی باشووری کوردستانی کرد کە هەڵوێستی کوردانەیان هەبووە و داواشی لە پەرلەمانی کوردستان کرد کە کۆبوونەوەیەکی فەرمی تایبەت بەم پرسە ئەنجام بدات. لەبەر ئەوە ئێمە پێویستیمان بە هەیە بڕیارێکی فەرمی باش جددی لە پەرلەمانی کوردستان دەربچێت لەبەر ئەو پەرلەمانی کوردستانجی تەمسیلی هەموو حەزبەکانی سیاسی کوردستانی دیکە و هەر ئەوە سەر ئاستی حکوومەتژیان و هەموو هەوڵەکانی خۆ بکنەگەر کە ئەتوانی بن گەڕێکی لەگەر ڕایدارین تورکیاژی قسەیەکی وان هەبە لەبەر پەیوەندیەوان باشە لەگەڵ دەوڵەتە تورکیا ئەتوانی بن وەزعی ئینسانی وەزعی سیاسی وەزعی مرۆیی ناو ڕۆژاوای کوردستان بگینە ڕایدارن ئەو وڵاتە. بەپێی لێک تێگەیشتنا سەربازیە سەرەتاییە ناچاریەکەی نێوان هەسەدە و سوپای سووریا هێزەکانی سووریای دیموکرات کە لە ئێستادا ژمارەیان 70,000 شەڕڤانە ناوەکانیان بۆ هێزەکانی سووریای هاوبەش دەگۆڕێت واتە بەشێک دەبێت لە سوپای سووریا بەڵام خاوەنی سەرکردایەتی و تایبەتمەندی خۆی دەبێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.